پرۆژەی پێوەری کارەبای زیرەک لە مانجی ئاری ئەمساڵ کەوتە بواری جێبەجێکردنەوە. باگوێرەی گرێبەستەکەش دەبێت لە ماوەی ساڵ و نیوێک لە تەواوی هەرێمی کوردستان پرۆژەکە تەواو کرابێت و هاوبەشانی کارەبا لە ڕێگەی ئەم سیستەمەوە کارەبایان پێ بدرێت. بەڕێوەبەری گشتی دابەشکردنی کارەبای هەولێر لەسەر جێبەجێکردنی پرۆژەی پێوەری زیرەک دەڵێت با تەواوکردنی پێوەری زیرەک باشتر دەتوانرێت کێشە و گرفتی کارەبای هاوڵاتیان و تۆڕی دابەشکردنی کارەبا دەستنیشان بکرێت و بە فیرۆچوونی کارەباش کەمتر دەبێتەوە. ئامانجی سەرەکی لە جێبەجێکردنی ئەو پرۆژەیە بێگومان باشترکردنی دۆخی کارەبایە کە دەگوترێت دەڵێن باشترکردن مەبەستمان زیاترکردنی کاتژمێرەکانی هەبوونی کارەبا و هەروەها باشترکردنی دۆخی کارەبا لە ڕووی شێوازی ئەو کارەبای کە درێ بە هاوڵاتیان ڕەنگە بەهۆی گرفتی تەکنیکیەوە لە زۆر جێگادا بە شێوازی پچڕ کارەبا دەدرێت بە هاوڵاتیان بێگومان ئەو پچڕی و خراپیە بەشێکی زۆری ڕەنگە نامێنێت یاخود کەم دەبێتەوە دوای جێبەجێکردنی ئەو پرۆژەیە. هاوبەشانی کارەبا پێشوازی لەم پرۆژەیە دەکەن و ڕای دەگەێنن ئەگەر ئەم سیستەما نوێ ببێتە هۆی باشترکردنی ڕەوشی کارەبا و بەرز نەبوونەوەی نرخەکەی کارێکی باشە. سیستەمەکی باشە ئەگەر هات فتوفێری لەگە نەکرێ بە عەدالەت تەوزیع بکرێتن نرخەکەش بڕە کەرزان بیتن بەڕاستی ئەوە لە خزمەتی ملەتدا تا ئێستا مەسەڵەن بە 15 دیناری لەسەر چوایە لۆمە بەڵام سبەی بداتە شەریکە سێقاتی لەمە بستنی ممکنە تاسیریمان زۆر لێ دەکات. ئەوەیە مەسەلەکە زیاتر نییە. هەر ئەگەر سیستەمەکە باشە بەڵام ئەگەر بە مەرجەستی بەسەرمان گران نەکرد. بە کۆتاهاتنی بەستنی پێوەری کارەبای زیرەک و کەوتنەکار و جێبەجێکردنی سیستەمەکە لێپرسراوانی وەزارەتی کارەبا دەڵێن هەرچی ئەو بە فیڕۆچوونەی وزەی کارەبا هەیە کە بە ڕێژەی لە 180 دەخەملێدرێت تەواوی ئەو وزە بە فیڕۆچووە دەگەڕێتەوە بۆ هاوڵاتیانی کوردستان و هاوبەشانی کارەبا سوودی لێوەردەگرن. هەڵگورد ئەحمەد کورساد نیوز هەولێر.